هەندێک جار هەندێک بەشی لەشمان لە ئەنجامی چوونە ناو تەمەن یان زۆر بەکارهێنانی تووشی سوان و داخورانە بێت بە شێوەیەک کەوامان لێ بکە لەوانەیە پێویست بۆ بکە بیگۆڕین واتە مادەیەکی تر دابنینەوە لە شوێنی ئەو بەشەی لەشمان کە مەبەستمان زیاتر جونگەکانە. هۆکارەکەشی وەکوتم یان ئەوەتە چوونە ناو تەمەنە یا ئەوەتە کێشەیەکە لە سەرەتای تەمەنەوە هەبووە و درەنگ پێیزانراوە وای لێ هاتووە کە ئەو کەسە لە ئەنجامدا تووشی کێشەی ئازار و یان هەندێک جار شەلین و نەتوانین بە ڕێگا دەڕۆشتن کرد. ئەم بەرنامەیەمان بۆیە تایبەت کردووە بە سوانی جونگەکان و هەروەها جۆرێک لە نەشتەرگەری نوێ پیشان دەدەین کە کەسەکە پاش ئەنجامدانی نەشتەرگەریەکە لە ماوەی شەو ڕۆژێکدا دەتوانێت هەستێتەوە سەر پێی خۆی. مرۆڤ لە ماوەی ژیانیدا و بەهۆی سەرقاڵی کاری ڕۆژانەیەوە هەندێک جار وەکو پێویست ئاگای لە تەندروستی جەستەی نامێنێت و لەوانەیە هەندێک هەڵسوکەوت بکات کە ئەگەری ئەوەیان هەبێت لە پاشە ڕۆژدا زیان بە لەشی بگەێنێت. یەکێک لەو حاڵەتانەی کە تا ڕادەیەک باوە لە کۆمەڵگادا و ئازاری زۆری خەڵکانێک دەدات سوانی جونگەکان. هەستان و دانیشتن و زۆر بە پێوەوەستان بە تایبەتی لەو کەسانەی کێشی لەشیان زۆرە چەند هۆکارێکی گرنگی توشبوونی سوانی یاخود سەوفانی جونگەن. بۆ ئەوی لەم نەخۆشیە زیاتر بزانین سەردانی دکتۆرە چرا حەوێزی دەکەین. دکتۆرە سوانی جونگەکان یان کە بە سەوفان زیاتر ناو دەبرێت زیاتر تووشی کێ دەبێ و چۆن بزانین کاتێک ئێمە تووشی ئەم نەخۆشیە دەبێت؟ بەڵێ بدايات سواني جونگا كان دائما توشي او جونگانه دبيتن كدو اسك حركه بكاتن بونمونا اسشي تشوكمان هي حوزمان هي وكا كركراغه لبينيان هي بساينوفيل بردي سانوفيل دا بوشرايا اولا نتيجه كورده ايش كردنا شي زوره حركه زور بي كردنكا او كركراغه توشي داخوران دبيتن او لينتايناوي كم دكاتن وادكا او دو اسك زياتر ليك نزيق ببتوا وحركة زحمة دبيتنو ليك خشان رودداتن كبيدرين سوان آزارو مشاكل أو نخوش بيدا دكات. أو كسي كتوش أم حالته دبيت زياتر هزبت شدكايا. شو مزانك هيتي؟ يكم شد كنخوش كديتن دائما حزب آزار دكاتن آزاركش كوا لجر بدايتي كدز برويشتن دكاتن يعني زياتر لجر حركية. لقى حركة آزارك زياد دكاتن وشي كدنوي وإسراحة دكاتن جانك كم دبتو هندك زاري جانك نامينيتن هو البدايات ولقى شيء بدايات كدز برويشتن دكا كدز بحركة دكا حزب رقبونك دكاتن رقبونك جماعة وش كم دخاني لوانية يعني كم ترلسي دقة دخاني تلبانز دقة روان دخاني تنو دواي دز بحركة دكا واعتيادي دبتوا وهندك زار هي كرتا لقري هي تقي بيدرين فأوش يعني أجر يعني هندك زار جاني لقرا أو قرتي و رئيسية كان بس كدبت زور دبيتن يعني أو هندك زار هي أوساني لقر دبيتن دنا بعام أوساني لقرني بس هندك زار أوساني شي لقر دبيتن بو چارە سەرکردنی ئەم حاڵەتانە زیاتر پشت بەچی دەبەستری ئایا هیچ ڕێنماییەک هەیە بۆ نەخۆشەکان بۆی کەمتر پێویستیان بە چارەسەر بێ یان ناتوانین بڵێین بۆی تووشی نەبین؟ بزانە لەوەی کە تووشی نەبین شتێکمان نییە کۆنتڕۆلمان کات کە سەبەبی ڕئیسی نەدیترایتەوە بەس دەتانین خۆمان پارێزین لەوانە ئەگەر یعنی هەر لە بیدایەتەوە فێربین لەسەر کورسی دانیشین زۆر لە عادی یعنی دوورکەوینەوە ئەوە یەک لە ئەوەکانە سەرمابوون دەرکەوتێت لە زۆر لە ئەوەکان زیادی دەکاتن زیادبوونی کێشی لەش يعني أول شيء كقرصاي ده هاو تسري بونمونا كأوي كقرصا يعني كأوي كسواني زمجة كانج لزمجة لو زمجة كفرقية أوي كوزني زورة زيادة توشي صوفاني توكا كاني دبيتن كأفراد زور إيش دكاتن دستي توشي سواني زمجة كان دبيتن يعني وكو علاج كدست كي بتسعر السر
دوو شخصەکە کە تووشی بوو یعنی ناچارە لە بەروی ژانی زۆرە دەبێت عیلاجی وەرگریتن فعیلاجیش بە دوو ڕێگەمان هەیە بیدایەتەکەی دەست دەکەین بە عیلاج بەبێ بە کارهێنانی دەرمان دومینیان بە بەکارهێنانی دەرمان ئەوی بەبێ بەکارهێنانی دەرمانە وەکو شتانی کە پێشتر ینی ئەو ڕێنمایانە مهمە لەگەر بکردنی چارەسەری سروشتی بۆی بەهێزکردنی ماسوولکەکان ینی بە ڕاضەکرد فێرکردنی هەندە گۆرزش لە بۆ تەقوی عەزەڵاتەکان ئەو یەکەم دومینیان گەرمی دانانی هەندێک جۆری گەرمی کە ئیسیفادە لێ دەکاتن ئەوە بەنسبەت بەبێ دەرمان بەس بە دەرمانەکە بیدایەت ئەگەر ژانەکە زۆر نەبیتن لە پاراستۆلەوە دەست پێ دەکرێت لە پاراستۆل دەست پێ دەکرێت و دوایوی هەندێک بەهێزتر دەکرێتن چکە جار هەیە لەگەر ئەو ئازارە لەگەر ئەو سوانە وەتەرەکان و بەستەرەکانی دەوری هەندێک تووشی ئیلتیهاب دەبیتن کە ئەو ئیلتیهابە برێم بە ڤایرۆز نییە بەکتریانیە ئەوە پێویستی بە عیلاجەکان هەیە کە لە ناو خۆمان پێی دەرێن مسەکین بەڵام بەس مسەکین نییە ئەو ئیلتیهابە چادەکە کە نان ستیرۆیدڵ ئەنتی ئینفلامەیتەری دڕک ئەوانە بەکاردێنرێت ئەوەش بە فترەی دیاری کراو کە پزیشک لۆی دیاری دەکاتن و بە شەرتێک ئەو نەخۆشە ینی زەخت و سوکەری ئەوشتانە دەبی ڕەچاوی ئەوشتانەش بکرێتن بە چارەسەر ئەوە بەنسبەت بە حەبەکان کە حەبلوی بەکاردێ کە گەیشتە حەدێک ئیسیفادەی لە حەبیش نەکرد ئەو کاتی دەتاندرێتن دەرزی لە جونگەکان بدرێتن ئەوشیان بەس لە یعنی نەگەیشت بدە حەدەکە زۆر خراپ بوو بیتن ئەوە دەرزی لە جونگەش هەندێک کەسێ ئیسیفادەی لێ دەکات لە فترەکانی سەرەتاییەکان لە بیداییەکان و ئەخیر شت ئەگەر ئیسیفادەی لە چارەسەری سروشتی و لە حەبوو لە دەرزی لێدان نەکرد ئەو کاتی ناچار دەبرێتن بە گۆڕینی جونگەکە. نەشتەرگەری بەشێکە لە چارەسەری کێشەی جونگەکان کە لەوانەیە کێشەکە تەنها بۆ سوانی جونگەکە نەبێت بەڵکو ئەو حاڵەتانی تریشتان پێدەناسیێنین کە پێویستیان بە جۆرێک لە نەشتەرگەری لە جونگەکاندا هەیە. دەچینە نەخۆشخانەیەک کە ئەم جۆرە نەشتەرگەریانی لێ ئەنجام دەدرێت. سەرەتا بورهان جەوهەر دەبین. ئەو ماوەیەکە کێشەی لە ئەژنۆی ڕاستیدا هەیە و ئەمڕۆ لەلایەن دکتۆر سەبری ئامێدی ئامادەکراوە بۆ نەشتەرگەری نازوڕی ئەژنۆی. ڕۆژێک لە کاتی ڕاوەستان لەگە برادران ڕاوەستام هەر ئێشێک لە ناو چۆکم بروسکێک وەکو برێک و تەقینەوەک لە جێگایەک ئینفیزارێک شتە چوار ڕوو بداتن تەقینەوەک لە ناو چۆکی من ڕوویدا کە ڕوویدا یەکسەر کەتمە ئاردی و چۆکم قفل بوو کە قفل بوو یعنی زۆر لەبەری ئازاری زۆر کات فترێک پێش لە چەند ساڵێک ئەمە پشتم بەربوومەوە لەسەر قاندرمەی ئەزیەتی خوارد ئەو ئێشەی نەبوو بەس ئێشی چۆکی ئێشتشی زۆر بێتام بوو ینی دانیشتم لەبەر دەگیریام گریانم بەخۆم ئەوە نەدەکرد زۆر دێشە ئێشەشی زۆر بەقای دەرەجە ئێشکیا بوو دوای کە سەردانی دکتۆرم کرد دکتۆر ئاشعای لۆنگرد گوتی ئیلتیهاب و سەوەفانەوەکی زۆر تەیە. لە ڕێگای ئەم نازوورەوە کە لە ژێر بەنجدا ئەنجام دەدرێت پارچەیەکی کڕکڕاگەی ئەژنۆی لێ دەکرێت. دکتۆر عیماد موحسین یاریدەدەری دکتۆر سەبری باسی ئەو حاڵەتەی بورهان و هاوشێوەکانی دەکات. دەربارەی نەشتەرگەریەکە دکتۆر عیماد زانیاریمان دەدات. پێکانی ئەژنۆ لە چەند حاڵەتێک خۆی دەبینێتەوە. ئێمە کە نەخۆش بۆمان دێت کە پێکەوتنی چۆکی بۆ ڕوودەدات نەخۆشەکە تەماشای دەکەین ئایا گەنجە لە عمرێکی باشدا یان بەرەو پیری ڕۆیشتە. تەبان هۆکارەکان زۆرە لە گەنجان زیاتر پێکانی چۆک خۆی دەگرێتەوە لە زیاتر ئەو کەسانێک کە ڕاضە دەکەن یان ئەو کەسانی کە وەزنیان زۆرە پێیان دەسوڕێت چۆکیان دەسوڕێت ئەژنۆیان تووشی سوڕان دەبێت تووشی حاڵەتێک دەبن کە زیاتر خۆی لە تەقینی کڕکراگە دەگرێتەوە دوور لە شکان و لەوانە چونکە ئێسکیان بە قووەتە مشکل کێشەی شکان و شتیان کەم توش دەبێتن جگە لەو حاڵەتانی کە حادیسەی سیارە دەبێت یاخود شتی تر دەبێتن. ئەو نەخۆشەی ئەوڕۆ بۆمان هاتکە نەشتەرگەریمان بۆ کرد کاک بورهان حاڵەتەکەی لە دوو خاڵ خۆی گرتەوە. خاڵی یەکەمیان ئەوە بوو نەخۆشەکە وەزنێکی زۆری هەیە کێشی زۆر دەبێتە بارگرانێکی زۆر لەسەر ئەژنۆکانی ئەوەیە نەخۆش بە ئاسانتر لە نەخۆشێکی یاخود لە کەسێکی کە کێشی کەمە تووشی پێکانی چۆک دەبێتن. سوڕانی چۆک لە نەخۆشی
برێن قەڵە و دەبێتە هۆکارێک بۆ ئاسانتر تەقینی کڕکراگەکانی. تەقینی کڕکراگە یەکێکە لە هۆکارەکانی برێن ئازاری ئەژنۆ. لەو حاڵەتانە ڕوودا بە تایبەتی ئێمە لە مجتەمەچین لە کۆمەلگای خۆمان کۆمەلگای شەرقی ئێمە دائیمەن مەسەلەی WCمان زیاتر دانیشتنە لەسەر ئەژنۆ کە دەچەمێتەوە زیاتر لە 90 دەرەجە مەسەلەی نوێشکردنمان کە دەچێت نەخۆش بدەچێت بۆ سوزدە هەست پێ دەکاتن بۆیە زووتر هەست پێ دەکاتن لە کەسێک کە ئەو حاڵەتانی نییە بۆیە ئێمە کە ئەژنۆمان دێشی زیاتر لە خەڵکانێک ڕەنگە لە ئەوروپا دەژین کە نوێشکردنیان ئەو حاڵەتەی تێدا نیە یاخود کە دانیشتنیان لەسەر توالێتی شەرقی نیە زووتر هەست پێ دەکەن. هۆکارەکە وەکو گوتمان تەقینی کڕکراگەیە. تەقینی کڕکراگە پێشتر دەبایە نەخۆشەکە لەژێر بەنجی عام نەخۆشەکە بە برینی کراوە ئەو کڕکراگەیە هەمووی لێ بکەیتەوە بەڵام ئێستا بە تەکنیکی نوێ نازوری ئەژنۆی پێدەرێن. نازوری ئەژنۆ بۆ ئەو حاڵەتانە کرایە کە ئێمە هیچ چیتر برین نەکەینەوە واتە بە دوو کونی وەکو قەڵەمی کە کونێکیان کامیرەکە دەستە ژوورەوە کونەکەی تریان تەنها بۆ دەرهێنانی ئەو پارچە تەقینەیەکە لە کڕکراگەیە. پێشتر ئەو کڕکراگە بە کاملی لێ دەکراوە دەبۆ هۆی ئەوەی نەخۆش تووشی سەوەفان بێ لە عمرێکی گەنج بۆ نمونە ئەو نەخۆشە کە ڕەنگە دەرەجەکی بیدایی هەبوو ڕەنگە وەزنێکی زۆری هەبوو بۆیە. دێنەوە سەر مۆزوعەکەی خۆمان کە تەقینی کڕکراگەکەیە پێشتر ئەوە هەمووی لێ دەکراوە دەبوو ئەوەی زیاتر نەخۆش تووشی سەوەفان بێ ئێستا هەمووی لێ ناکرێتەوە تەنها ئەو بەشەی پشتەوەی کڕکراگە کە تەقیە زیاتر سێ بەشە وەکو هیلالیە وەکو مانگە بڵێنەوە هایە وەکو دەستم چۆنەوە هەم لێ کردیا وەکو مانگە بەشی پێشەوە ناوەند پشتەوە زیاتر ئەو بەشەی کە دەتەقێتن عادەتەن بەشی پشتەوەیە و بەشێک لە بەشی ناوەندە. ئێمە ئەو نەخۆشە تەنها بەشی پشتەوەی تەقی بوو ئەو بەشەمان لێ کردواتە دوو بەشی ئێستا ساغمایە یعنی ئەو نەخۆشە ئەگەر دابەشیکەین بە 100 تەنها 120 تا 125 کڕکراگەیەکەیمان لێ کردەوە کەواتە نەخۆش کڕکراکەی 175 مایە بۆیە ئەوەش تەکنیکێکی جیاوازە لەوەی کە پێشتر ئەو کڕکراگە هەمووی لێ دەکراوە ئێستا هەمووی لێ ناکرێتەوە نەخۆش وەکو ئەو وابی ئازارەکەشی نامێنێت وەکو وەش وابی کە کڕکراگەکەی مایە. ڕاستە خۆی بەشێکی لێکراوەتەوە بەڵام ئەو کاریگەریە زۆرەی نییە وەکو پێشتر کە هەمووی لێ بکرێتەوە. هەندێک لە کێشەکان کە لە جونگەکان ڕوودەدەن دەگەڕێنەوە بۆ سەرەتای تەمەن و کاریگەریەکانی وەک نەخۆشیەکی زگماک لەگەڵ ژیانی کەسەکە گەورەتر دەبن. ئاشنا حەسەن دەیان کیلۆمەتری بڕیوە و بۆ چارەسەری کێشەیەک لە جونگەی حەوزی هاتۆتە لای دکتۆر سەبری. کێشەیەکی تەندروستی ما بوو کە کێشەی خەلع ئەولادی بوو. ئەو کێشەیە یعنی زۆر ڕێگری هەبوو لە ژیانما بەردەوام ئازارم هەبوو بەردەوام بێتاقەتیەکردم. یەکەم جار ئەژنۆم مێشە و مەزانی خەتای ئەژنۆمە چوون بۆ لای دکتۆرێکی ئەژنۆ وتم من ئەژنۆم زۆریەشێت و ناتوانم نوشتێنمەوە پێی وتم وتی ئەو کێشەی ئەژنۆ نییە کێشەی سمتە ئەسقانەکەی تاو زعیف بۆ ئیتر لەوانە ماوە لەسەری بڕۆی ناتوانانی لەوە زیاتر لەسەری بڕۆی چکە ئەوە بێت ئەژنۆکانت تێکەیە قاچەکەی ترتت تێکەیە لەبەر ئەوە قەراری عملیاتی بۆم کە عملیات بکەم. زۆر کێشەی بۆ دروستکرد بووم لە ئیشەکانی ڕۆژانەمە کاتێکە لە کۆلێژ بووم کۆلێژەکەمان قادر مشتی زۆر بوو ینی بەردەوام کێشەی بۆ دروستەکردم کە ڕۆشتم بە ڕێگە ئەوە دوسێ جار بۆستامە ئەنجا ینی دیسانەوە ئەڕۆیشتە. ئێستش کە لە دوای کە ژیانی هاوسەرێتیم پێگەینا و زەختم زۆر لەسەر و ئەمانە هەر زۆر ینی بەتاواتی لە کاروبارەکانی ژیانمە کێشەی بۆ دروستکردم ینی ئیشەکانم بەتاواتی نەمەتوانی هەنێ ئیش هەبوو بەدڵی خۆم بیکەم لەبەرەوەی کە ئازاری هەبوو نەمەتوانم قاچم بنوشتێنمەوە. ئەم نەشتەرگەریە پێویستی بە تیمێکی ڕاهێنراو هەیە شێوازێکی نوێیە لە چارەسەر بەڵام وردەکاری زۆری هەیە. پێشەوەی دکتۆر سەبری دەست بە نەشتەرگەریەکە بکات باسی ئەو پلانە دەکات کە بۆ ئاشنا ئەنجام بدرێت. ئێستا دەمەوێتن پێشی ئەو نەشتەرگەریە بیکەین بەس یعنی هەندێک ڕوونکردنەوەیەک بکەم کە ئەو نەشتەرگەریە بۆچی دەکرێتن و ئەو نەخۆشە لەبەرچی یعنی هاتووە پێویستی بەو نەشتەرگەریە. ئەو نەخۆشە عمری 30 ساڵە یعنی گەنجە بەخۆی لە زگماک خۆی خەلع ویلادی هەیە با بڵێن یعنی نێکەکانی لە جێگای خۆی نەبوونە ئەو لە عمرێکی ئەوها
گەنج ئەو نێکەی لای ڕاستی طبعا لای چەپی یعنی بەخۆی نۆرمەلە طبیعی بوو بەس لای ڕاستی خەلاویلادی هەبوو لەبەر ئەو خەلاویلادیە بەو ئەمرە گەنجە تووشی سەوەفان بووە و تووشی ژانێکی گەورە بووە و لەسەر ئەوەش کە پێی کورتترە لە لایەکەی تر لەبەر ئەوەی خەلاویلادی ئەوەی کە نێکەکە لە دەرێ بێتن پێکە کورتتر دەبێتن لە لایەکەی تری ئیتر بەس لەو ئەمرە تحملی نەماوە لە 30 ساڵی مەجبورە بێتن خۆی داوای یارمەتی بداتن کە چ دەتوانێت لە بۆی بکرێت لەو ئەمرە هیچی تر لە بۆ ئەوە ناکرێتن لە غەیری ئەوەی ئەو تۆپەی بگۆڕێتن یعنی ئەگەر ئێستا تەماشای ئێرە بکەین بەخۆی ئەو لایەکە خەلاویلادی هەیە لای ڕاستەکەی ئەو تۆپە دەبێت ئەلێرە بێت وەکو لای با بڵێن لای چەپی ئەو تۆپە لە جێگای خۆی نەماوە چوتە ئێرە لێرە بۆتە ئێستا لەو ئەمرە بۆتە سەوەفان و بۆتە ژان و حەوزیشی خوارە لەبەر پێی کورتیەکەی و ئێستا دەبێ شتێکی لە بۆ بکرێتن کە ئەوەیە پێ دەڵێن گۆڕینی تۆپی حەوز یانیش مەفسەڵی نێک یانیش بە هەر حال مەفسەڵ الوەرەکیان ئەوە ئیتر ئەوە ئێستا نەشتەرگەریەکە کە دەیکەین دەبی ئەو تۆپەی لێ بکرێتەوە و پرۆتێزێکی ئێرەی لە بۆ دابنێتن کە یەکەم پێشی درێژ دەبێتن و دوای ئەوە حرەکەی تێدا دەمینێت و خۆشتریش دەبێتن و ژانیشی نابێتن ینی هەدەفی ئەو نەشتەرگەریە ئەوەیە کە نەخۆشەکە ژانی نەمێنە یەکەم جار دوای ئەوە پێشی درێژ دەبێت وەکو لایەکەی تر یعنی ئەوە تەوازنی حەوزیشی دروست دەبێت لە بوو داهات و ئەو حەوزەی ئەگە ئێستا تەماشای بکەین ئەوەندە خوارە یعنی حەوزی ئەم لای ئەوەندە لە خوارەیە دوای حەوزەکەشی ئەو هەڕاست دەبێتەوە و لە دوای عملیاتەکە بە ماوەیەکی درێژ خایەن لە بوو فەقەرات و لە بوو لایەکەی تری و لە بوو هەمووی یعنی با بڵێن قازانجی لێ دەکاتن لەو عملیاتە. ئاشنا دوای 30 ساڵ و پاژەوەی کە کۆلێج تەواو دەکا و ژیانی خێزانی پێگەێنێ و ئەبێ بەدایک ئێستا چاوەڕێ دەکە ئەمڕۆ بەم نەشتەرگەریە کۆتایی بەو هەموو ئازار و ناخۆشیە بهێنێ کە پێشتر دیوێتی بۆیە ژواتە ئەخیر بووە چونکە ئەو باوەڕی وا بۆ کە لەوانەیە ئەم جۆرە نەخۆشیەی یان ئەم جۆرە زانستە نەگەیشت بێتە کوردستان ئێستا نەشتەرگەرێکی بۆ ئەنجام دەدرێ و ئێمەش چاوەڕێ دەکەین بزانین ئەنجامەکەی چوو. نەشتەرگەریەکە نزیکەی کاتژمێر و نیوێکی پێچوو. پاش نەشتەرگەریەکە دەربارەی ئەم حاڵەتە و هۆکارەکانی تر چەند پرسیارێک لە دکتۆر سەبری دەکەین. دکتۆر جان گۆڕینی جونگەی حەوز بۆچی ئەنجام دەدرێت؟ خۆی گۆڕینی جونگە ئێستا لەو 30 ساڵی ئەخیری 40 ساڵی ئەخیری لە دنیا زۆر بەرەو پێشەوە ڕۆی یعنی پێشی 20 سال 30 ساڵ لە ئەوروپاش کەم بوو لە ئەمریکاش کەم بوو تاکە تاک دەیان کرد لە بۆ ئەوە یعنی پێشکەوت ئەوە چونکە ئەوە تەمەنی ئینسان بەرەو زیاد بوون ڕۆی و جونگەکانی تووشی ماندی بوون و ئێستا کە ئەوەی پێ دەڵێن سەوەفانیان ئەرسەروزت خۆ چییە یعنی ماندی بوونی جونگە یعنی داخوران یعنی ئەوەکە ئیتر لەبەر ئەوەی تەمەنی ئینسانی ئەوە بەرەو پێشەوە ڕۆی ئیتر ئەوە بوو بە کێشەیەکی گەورە ئینسان تەمەنی گەورە دەبوو لە هەموو لایەکەوە ژیانی خۆش بوو بەڵام نەی دەتوانی ڕێ بکات لەبەر ئەوەی جونگەکانی جەمی دەکرد و حرەکەیان تێدا نەدەما و ژیانیان ناخۆش دەبوو لەبەر ئەوە ئەو شتە بەرەبەرەوە پێشەوە ڕۆی لە ساڵی شەستەکان و هەفتایەکان هەندێک شتی تەجروبیان دەکرد لە هەشتایەکان گۆڕینی جونگەی نێکی با بڵێن حەوزی زۆر بەرەو پێش ڕۆی لە ئاخیری هەشتایەکان ئەو وەختە بەس بە چیمەنتو ئەوە دەکران تەسبیت دەکران لە بوو یەکێک دەکرا کە تەمەنەکەی تۆزێک بەرەو پێشەوە بچێتن لە بەرەو 55-65 ساڵ بچێتن لە بۆ ئینسانێکی گەنج زەحمەت بۆ بکرێتن لەبەر ئەوەی تەمەنی ئەو جونگەیە ئەو وەختە لەبەر چیمەنتۆیەکە لەبەر ئەوە 8 ساڵ 10 ساڵ 12 ساڵ دەمایەوە دەبایە بگۆڕێتەوە جارێکی تر ئەوە بۆ ئەوە یعنی لای زۆر دکتۆر ئەوەش تا ئێستاش ماوە مەسەن نەخۆشێک گەنجە دەڵێت پێویستی بە گۆڕین جونگەیە لەبەر ئەوەی نەک جونگەکەی خورایە و تەمەنی زۆرە لەبەر ئەوەی یان لە زگمات تۆپەکەی لە جێگای خۆی نەبووە وەکو ئەو نەخۆشەی کە ئەمڕۆ کردوان ئەم 30 ساڵە پێویستی بە گۆڕینی جونگەیە ئەگەر جاران پێشی 10 ساڵ 15 ساڵ باە یانیش ئێستاش دکتۆرەیە بەو نەخۆشە دەڵێ نەنات و جارێ زۆر گەنجی با ئەمرت ببێتە 56 ساڵ ئەو جات و بیکەی لەبەرچی لەبەرەوەی
ئەگەر بەپی ساڵەکانی هەشتا و نەوەتەکان بە ئەوە پێویستی بە دووسێ جار گۆڕینە لە ژیانی ئەگەر ئەو نەشتەرگەری ئەمڕۆ بکاتن ئەم جۆنە بەڵام ئەم جۆرانەی کە ئێستا هەیە لەبەرەوەی ئەمڕۆ زۆر باسمان کرد بەبێت چمان تو تەزبیت دەکرێت کەبز دەکرێت لە ئێسکی نەخۆشی ئەو دلتە سیرامیکا ئەو تەنکبوونەکەی ئەوەی ئەو کێشەی نەهێشتۆتەوە لەبەرەوەی ئێستاوە دەتوانێت 30 ساڵ 40 ساڵ بمێنێتەوە و کێشە بۆ نەخۆشی دروست نەکە بە شێوەیەکی ئاسایی ئیش دەکاتن نەخۆش دەتوانێت هەموو شتێک بکە ئەوە مەسەرەن ئەوە ئەگەر یەکێک ئافرەت بێتن دەتوانێت مناڵی ببێتن دەتوانێت مناڵ بە شێوەیەکی نۆرمال ببێتن شەرنی قەیسەریەکەی بکاتن یعنی ئەوە یەکێکە لە کێشەکان لە بۆ ئینسانی گەنجکاوە دەپرسن دەنێن چیکەن دەتوانێت ئیشی لەسەر بکاتن ئەمن یعنی دەزانم مثلا لە وڵاتێکی وەکو نەمسا وەکو تریش لە ساڵی نەوەتەکان ئەگەر یەکێک جملەی گۆڕابە یەکێک سەبەبێک بوو کە یەکسەر بچێتە تەقاعودی تێگەیشتی ئێستاوانیە ئێستا دەبێ ئەوانەی کە ئیش دەکەن لەسەر سرایەکە زوو بێنینە پێشەوە بۆی ئیشەکەیان بەردەوام بن بڕۆن بیکەن ئەوە گۆڕانکاریەکی زۆرە لە بینی ساڵی نەوەتەکان و ساڵی ئێستایان لەو 20 ساڵی ئەخیری کرایە وەختی خۆی لەبەر ئەو نوع نەشتەرگەریە مۆزەفیان لە دەست دەچوو ئێستا گەر مۆزەفەکە هەی دەبێ ئێمە پێشی بخەین پێشی ئینسانێکە لە تەقاعودە وەختی زۆرە بۆ ئەوەی زوو لەسەر ئیشەکەی بەردەوام ببێتن و ئیشەکەی بکاتن و پەکی نەکەوێتن ئێستا تەمەن مشکلەیەک نەما ئێستا تەمەن مشکلەیەک نەماوە لەبەرەوەی یعنی نەخۆش ئەمری ئەو کاتە دەبێ بیکەی کە ئەو گۆڕین جونگەیە ژیانی نەخۆشەکەی بگۆڕێ مەسەلەن ئەو نەخۆشەکە ئەمڕۆ کردمان خۆی لە زکماکەوە هەتا ئێستا دەشەلێتن بەڵام شەلینەکە کێشەیەک نەبوو لەبووی بەڵام کە ئێستا ژانەکەش هاتە سەری ژیانی ناخۆش بۆ تاڵ بوو ئێستا ئەو نەشتەرگەریە کرا ژانیشی نامێنێ و شەلینەکەشی نامێنێتن لەبەرەوە هەرچ کاتێک چ تەمەنێک بێتن لە 18 ساڵی بەرەو سەرەوە ژیانی ناخۆش بۆ ئەو نەشتەرگەریە بۆ ئەوەیە ژیانی کوالیتی ئۆف لایفی بێنێتەوە بەرەو نۆرمەڵ بکەین. دوای 36 کاتژمێر لەگەڵ دکتۆر سەبری دەچینەوە لای ئاشنا با بزانین پشکنینەکانی دوای نەشتەرگەری چیمان پێ دەڵێن. ئێستا کاتی ئەوەیە کە ئاشنا ڕێنمایی زیاتر لە پزیشکەکەی وەربگرێت. بەخۆی لە زکماک خەلعویلادی هەبوو ئێستا کە عمری 30 ساڵ بووە دەستی پێکردووە ژانیشی هەبووە لە حەوزی لای ڕاستی و لەسەر ئەوەش تەعاان پێشی تۆزێک کورد بوو لەبەرەوە ڕۆیشتنیشی ینی ڕێک نەبوو لە ئەوەکەی لەبەر ئەو دوو هۆیە کە ژانی هەیە و پێی ئەوە نییە مەجبور بوو ینی خۆی بداتە بەر ئەو نەشتەرگەریە کە بۆی دەکرێتن ئەو نەشتەرگەریە ئەوەیە لە ئینسان کە لە عمری 18 ساڵی تێپەڕی ئینسان دەتوانێت تۆپەکەی لە بۆیان بگۆڕێتن ینی با بڵێن جونگەی سناعی تێ بکاتن ینی لە ئەوەکەی ینی مەفسەلی سناعی ئیتر ئەوە پێرێ ئەو نەشتەرگەریە لە بووی کرایە بە شێوەیەکی تازە کە بەس برینەکە لە پێشەوە کراوەتەوە برینەکەی لەوانەیە لە 8 سنتیم حتا 10 سنتیم زیاتر نەکاتن جاران ئەوە نەشتەرگەریە بە برینێک دەکرا کە لە تەنیشتی لەوانەیە حتا 30 سنتیم 40 سنتیم دەکرانەوە یان لە پشتەوە دەکرا هێشتا درێژتریش بوو. ئەو نەشتەرگەریە کە برینی پێشەوە دەکرێتن موسکلەکانیان نابڕێن ینی بەس ئەو حالا دەبرێن بە هەندێک ئامێری تایبەت و ئیتر نەخۆشەکە دەتوانێتن زوو هەستێتن زوو سیقەی بەڕۆیشتنی هەبێتن مەترسی کەوتنی نەبێتنەوە ئێستاەوە پێرێ ئێوارە شەو عملیاتەکەمان مەسەن بۆی کردووە دوێنێ لەگەڵ شەیداخان ڕۆیشتووە پایاسەی کردووە هەندێک ئاگای لێ بووە لە بەرەوەی ڕۆژی یەکەم لەوانەیە ئینسان گێژ ببێتن مەسەن زەختی بێتە خوارەوە یان ئەوە ببێتن بەڵام ئەمڕۆ بەخۆی کە ئێستا لێم پرسی بەخۆی ئەمڕۆ بەیانی بەبێ شەیداش ینی پایاسەی کردووە دەتوانێت بچێتە سەر ئاو بێتەوە یان بچێتە ئەوەکە بکاتن مەترسی کەوتن و ئەوانەی نەماوە لەبەرەوەی موسکلەکان هیچیان لێ نهاتووە ئیتر دەتوانن ئەو کێشەی جسمی ڕاگرن و ئەوەی نەبێتن هەرچەندە ئەوە جێگای برین و ئەوانەکە تۆزە ژانی تێدا دەبێتن پێویستی بە هەندێک دەرمان هەیە کە لە بۆ ژانی حتا هەفتەیەک دەڕۆژ کە بەکاری بێنێت و دەبێت 6 هەفتە بە شەقە بڕۆی 6 هەفتە یعنی هەموو کێشەی لەشت ناخەیتە سەری بۆ ئەوەی ئەستوربوونەکەی و ژانەکەی و ئەوانە کەم ببێتن لەبەر ئەوە و بۆ ئەوەی ئەو پلاتینەی کە تێش کرایە لە ناو ئێسک جێگای خۆی بکاتەوە ئەوە بکاتن دوای 6 هەفتە دەتوانانی زەختی لێ بکەی
بەبێ ئەوەی شەقا بەبێ هیچ ئەوەیەک ئەو جە دوای وەرزشت فێر دەکەین بۆ ئەوەی حوزت ڕاست ببێتەوە و شەلینت پێوە دیار نەبێتن و ئەوە یەک لە دوای یەک دێتن یعنی ئەتوو دەبی 3 مانگ داوام نەکەی لە داوامەکەی خۆت تێگەشتی 6 هەفتە بە شەقە و 6 هەفتە بە وەرزش و بە ئەوە بۆی ڕاست بێتەوە 3 مانگ وات لێ دێتن کە تو بە خۆت داوای بکەی جارێکی تر بچەوە سەر ئیشەکەی خۆت و سەرکەوتن بەسەر هەر نەخۆشیەکدا کە بە وەرزش یان دەرمان یاوە خودت بە نەشتەرگەری چارەسەرکرابێت ئیرادەیەکی بەهێز و مکڕبوونی دەوێت چونکە ڕاستە کارە گرنگەکە ئەو چارەسەرانەیە بەڵام ڕێنمایی و جێبەجێکردنیان زۆر گرنگن و ڕێ لەسەر هەڵدانەوەی کێشەکان دەگرن.